سڵاو من ناوم شەهلا کەمالە بۆ ماوەی 7 ساڵە چێشی دەسەکەم 4 ساڵە لێگەی شەکەم بە بەکدەوامی ئیشی چنین و چەند جۆک لە 50 جۆک بەگە و سەگەشی دەستیەکەم بە ئیشە دەستی خۆم خەڵکەکەم ئیشی چنینەکەم بۆ نمونە چنین شلیلەیەک مەدەلەیەکی بچووک نزیکی نیو سەعاتی پێچێ ئۆگۆژانە لە ماڵەوە ئیشەکەم هەفتەی 2 جاگەم بۆ ئێوە بە بەکدەوامی ئیشەکەم لە ماڵەوە زیاتر بەشەوە بۆ چنین میاخەک تۆزێ بۆ خۆی ئیزعاجە لەگەڵ شمڵەیە بەس ئیشی شلی لە مەدەلێ و شتەکە کە یەک هەڵەتی تیاکەی ئەبێ هەڵوێشێنیتەوە هەم دیسەی تۆ سەگەتە ئەو نییە بە سەوتە قەڵە هەڵەوەشێنیتەوە ئەی تۆ سەگەتە من لە پۆلی نوازم لە خوێندن هێنا زۆر حەزم لە ئیشەکە بوو بە بۆنەی خوشکە گەوگاکەمە ئەو پێشتر هەگە کردوویەتی تەگلەوە فێک بوو منیش دەستمیام ئیش و وازم لە خوێندن هێنا بژەوی ژیانیشمان لە سەگەم ئیشەیە بەڵێ بۆ فگۆشتنەکەی بژەوی ژیانی لە سەگەمەیە سەرتا بەنای خۆی گەورە میهرەبانمە خێراتنتانەکەم بۆ کێڵگەی کوردستان من شەهێن کەمال لەگەڵ خوشکەکەما 4 ساڵە لەم کێڵگەیە ئیشەکەین زۆر سوپاسی کە حامی دەکەن کە توانێت ئەم کێڵگە جوانەمان بۆ بەرهەمێنێ و کە بتوانین ئیشە دەستیەکانمان لێرە عەرز بکەین 4 ساڵە لێرە ئیشەکەین ئیشی دەستی ئەەکەین بە هەموو شەوەیەک ئیشی چنین ئیشی شلیلە ئیشی عەزی سعرەکانیشی مناسبە بژەوی ژیانیشمان لەسەر ئەمەیە دەمەتوانی ومانە ئیشێکی جوان و باش بکەین و خەڵکیش لە دەرەوە و لە ناوەوە سەردانی کێڵگەی کوردستان بکە بۆی بەرهەمەکانی ئەمە ببینێت بەرهەمەکانمان ئیشی شلیلەیە ئیشی دەستی وەکو سەربرنجە دەستگرە مێخەکە شمڵیە ئیشی کڵاوە ئەو شتانەی کە زۆر خواستی لەسەرە و کە زیاتر لە جارە یەن و دووبارەیەکەن و ئەیبن بەتەکی دووەڵا زۆر گرانە ئەبێ وردەکارێکی زۆر باشی لەگەڵا بکەی لە سەرتاوە ئەگەر زۆر بەوردی نەیچنی هەر لە ئاخری شۆخەڵەتی کتێبکە بێ هەر لە سەرتاوە دووبارەی کەیتەوە لە بەرەوی جوان و شتێکی شاز دەرچێت تەسیرێکی زۆری لەسەر ئێمە کردووە ئەو قارباڵخی کە پێشتر هەبووە لە ئێستا زۆر کەمی کردووە ئێمەش ببوونێ و قەیرانی دارەوە کە ڕۆی لە هەرێمی کوردستان کردووە نەخشتەکانمان کەم کردوێتەوە دامان بەزاندووە لەبەرەوەی هەم خۆمان نیشەکە لە دەستنێی هەم سوود و قازانجی بۆ خەڵکیش هەبێ کڕیارەکانمان پەشیمان نەبنەوە زیاتر ڕۆمان تێکەن. Hiç